ئێرە سەنتەری خانەنشینانی هەولێرە. هونەرمەندی شێوەکار دارە محەممەد بستویەکەمین پێشەنگای شێوەکاری تایبەتی خۆی بەناونیشانی گوڵبژێرێک لە تابلۆکانم بۆ خانەنشینان و هونەرمەندان کردەوە. هونەرمەند بە چەندین تابلۆی قەبارە جیاواز و بە ستایلێکی نوێ کارەکانی پیشاندا. ئیدی خانەنشینان بە تامەزرۆیەکی زۆرەوە لە ڕنگ و مانای ناو تابلۆکانیان دەڕوانی. هەمووشیان دڵخۆش بوون لەوەی کە هونەرمەند دارا بیری لێ خانەنشینان کردوێتەوە. بەڕاستی من ئەو شوێنم هەڵبژارد وەکو شوێنێکی زۆر زۆر ئینسانی. ئێمە کە دەرێ خانەنشین ئەوە نییە مەسەلەن خانەنشینە و ئینتیزاری ئەوەی بکە بمری نەخێ. منیش بەڕاستی تەجروبەی یەکەمم تەجروبەی سزن و معرەزێکم کردەوە لە ناو گرتوخانەی محەتەی هەولێر. تەجروبەشی زۆر گەورە بوو. هی دووەمم ئێرەم هەڵبژارد. ئێرەشم زۆر پێ جوانە. بەڕاستی زۆر یعنی ئەو برایانەی خانەنشین و غەیری خانەنشینیش لەگەڵ تابلۆکانی من توانەوە یعنی بەڕاستی. یوسف یەکێکە لەو خانەنشینانەی بەردەوام سەردانی سەنتەری خانەنشینان دەکات. لەگەڵ هاوڕێیانی کردنەوەی ئەم جۆرە پێشەنگایە بۆ هەستکردن بە ئارامی دەرونی خانەنشینان بە گرنگ وەسف دەکات. هەستاشی خۆشم دیتە کاریگەری دروست کردیم و معجبم بە خانە ساڵە چوانەرێوەڵا ئەوانەش هەموو زۆرترینی بە خاڵە چوەکان تەماشا دەکەن. بە زیاترەوە زۆر گەورەیە و پیشانگایە لەبەرەوەی خەڵکەشی زۆر هاتوچوێرە دەکا ماعادەکە ئەوانەی بە ساڵە چوان و خانەنشینان. یەکێک لایەنە تایبەتمەند و دیارەکانی دارە محەممەد عەلی ئەوەیە کە ستایلێکی تایبەت بەخۆی هەیە. هەرەوەش وای کردووە کە زۆرێک لە هونەرمەندان و ڕخنەگران بە پەرۆشەوە بەسەرکردنەوەی بکەن کاتێک کە پێشانگایەک یان نمایشێکی دەبێت. ئەو ستایلەی وای کردووە کە ڕەسەنایەتی و هەروەها جۆرێک لە ڕنگدانەوەی کەلتور بە شێوەیەک ڕنگ بداتەوە کە بۆتە یەکێک لە سیماهرە دیارەکانی ئەو. دارای هونەرمەند جگە لە دڵخۆشکردنی خانەنشینان هونەرمەندانیش کارەکەیان بە گەورە و سەرکەوت و وەسف کرد. ئەوان پیان وایە هونەرمەند توانیوێتی لە هەر گۆشەیەکی ژیان سوود وەربگرێت و بە فڵچە و ڕنگ تابلۆیەکی بەپێز دروست بکات. من لە گەنجیەوە زۆر کۆن هاموشۆی پێشانگاکانی دارە محەممەد عەلیمە. دارامان لە کۆنەوە ناسیە. دارا ئەو هونەرمەندە بووە خامە و ڕەنجی لەگەڵ ئاوێنە تێکەڵ کردووە. لەگەڵ دارا ئەمە فێربووین ئاوێنەمان خۆش بێ لە ئاوێنێت سەیری خۆمان بکەین. لە هەموو تابلۆیەکانی لە هەموو پێشانگاکانی لەو مۆنتی بۆ ئەوانەی کە لە گۆڤار ڕۆژنامەکانی لە هەشتاکان و پێش هەشتاکانیش کە بڵاوی دەکردەوە و نمایشی دەکرد. دارا وەی لێکردین زیاتر عاشقی ئاوێنە بین. وەی لێ دەکردین پێمان بڵێ کەرستەی ئاوێنە بوونی هەوە ناو ژیانی کوردەواری. دیارەوەش بۆەوەی دەگەڕێتەوە باوکی لەم ئەو منداڵەوە بینیتی باوکی ئیشی ناو ئاوێنە کردیە. واتە مێژووی هونەر و مێژووی کۆمەلگا و مێژووی ئەو خەڵکی کە لەو ڕوبەرە ژیاون کە کوردستانە ئاوێنەیان هەبوو لە ئاوێنە خۆیان بینیوە و لەو سوارچیەوە سەیری شتەکانیان کردیان. سەنتەری خانەنشینانی هەولێر لە ساڵی 2009 بۆ خانەنشینانی پیا و ئافرەتەکانی سونرەکە کراوەتەوە. خانەنشینان ڕۆژانە بۆ بەسەربردنی کاتەکانیان سەردانی سەنتەرەکە دەکەن. بۆیە دارای هونەرمەندیش بە گوتەی خۆی هەمیشە هەوڵدەدات لە شوێنێک تابلۆکانی بخاتە ڕوو کە چێژ بە کەسانێک ببەخشێت کە تامەزرۆی بینینی کارێکی هونەرین. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.